سڵاو زمان و کەلتور پێکهێنەری سەرەکی نەتەوەن کاتێک زمان و کەلتوری نەتەوەیەک ئەکەوێتە مەترسیەوە واتە بوونی ئەو نەتەوەیە خۆی ئەکەوێتە مەترسیەوە ئایا زمان و کەلتوری کوردی لە مەترسیدان بینەرمان بن. زمان یەکەیەکی گرنگی پێکهێنەری نەتەوەیە کەوا دەکات هەست و سۆز و تێگەیشتنی هاوبەش لە نێوان تاکەکان دروست بکات و هەر بۆیە بە گرنگترین ڕەگەزی ناسنامە دادەنرێت. کورد لە مێژووی دوور و درێژی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی خۆیدا دوژمنەکانی بەردەوام هەوڵیان داوە زمانەکەی لەناو ببەن و لەوێشەوە کولتور و ڕەسەنایەتەکەی بسڕنەوە. هەر بۆیە یاساغبوونی زمانی کوردی بووە بە بەشێک لە سیاسەتی فەرمی ئەو دەوڵەتانەی خاچی کوردستانیان داگیر کردووە. تێکدان و شێواندنی زمانی کوردی وەک پرۆسەیەکی ئاڵۆزی بە عەرەبکردن و بە فارسکردن و بە تورککردن بە جۆرێک کاریگەری هەبووە کە هەندێک جار پرۆسەکەی هەڵگەڕاندوەتەوە بۆ قبولکردنی ئەم دیاردەیە وەک شتێکی ئاسایی. هەر بۆیە ئەمە بە مەترسی دارتنی قۆناغدا دەنرێت واتە کاتێک تاکی کورد لە ناوەوە ئەمە قبول دەکات و پێی وایە زمانی ئەویتری باڵا دەست لەو بەهێزتر و پاراوترە. هەر بۆیە ئەمڕۆ جارێکی تر لە کوردستان هەست بە جۆرێک لە تعریبی ناوخۆی دەکرێت هەر لە تێکدانی ناوی کوردی و جلوبەرگی کوردی تا دەگاتە شێوازی ڕوانین بۆ جیهان لە ڕوانگەیەکی کوردانەوە. کورد میلەتێکی موسڵمانە بە درێژایی مێژووی 1400 ساڵ بە موسڵمانەتی ماوەتەوە بەڵام بە کوردیش ماوەتەوە. ئەوەی جێگەی تێڕامانە لە ماوەی 1000 و زیاتر لە 300 ساڵە زمانی کوردی تەنیا زمانی ئاخاوتن بووە، زمانی ئەدەبیات و ڕسمی نەبووە کەچی هەر توانیوێتی خۆگر بێت. لە ئێستاشە ئەتوانین بڵین زمانی کوردی تەنانەت لە زمانی فارسیش پێشکەوتوتر بێ چونکە زمانی فارسی پڕیەتی لە وشەی عەرەبی لە کاتێکە زمانی کوردی ئەکرێ بە شێوەیەکی پەتی یاخود نزیک لە شێوەیەکی پەتی کوردیەوە قسەی پێ بکرێت. بەڵام ئایا مەترسی لەسەر زمانی کوردی یا لەسەر کورد خۆی وەکنەتەوە نییە؟ بێگومان لە ئێستاشدا بڵاو بوونەوەی جانی بە جیهانی بوون یاخود ئەولەمە مەترسیەکی ترە کە لەسەر زمانی کوردی و کولتوری کوردی وە کورد وەکوونەتەوە هەیە. بە هەمان شێوە تەشەنەسەردنی عەقڵیەتی سەلەفی دینی ئیسلامی چ بە ئیسلامی سیاسی چ بە معنا سەلەفیەکەی ئەویش دیسانەوە مەترسیەکە چونکە ئەوانیش بە دیوی عەرەبیدا یاخود کللتوری عەرەبی تێکەڵاو ئەکەن بە دین و بە ناوی دینەوە ئەیفرۆشنەوە بە نەتەوەکەیان. ئەوەش یەکێکە لە مەترسیەکانی تر کە دیسانەوە کورد ئەخاتە سەر ڕێچکەی هەڕەشەی نەمان. ئایا کورد و گەلانی کوردستان ئەتوانن لە بەردەم ئەم ڕەشە بایانەدا ڕاوەستن؟ زمان و نەتەوە خەریکە بڵێن زمان یعنی نەتەوە و نەتەوە یعنی زمان بێنێتەوە چمانایەکی نامێنێت. زمانی کوردی لە ئێستا پێت وایە لە بەردەم هەڕەشەدایە؟ ڕاستی وەکو بڵێ تازە مەسەلەی زمانی کوردی زمانی ئەمری واقعە ینی میلەتێک هەیە کوردە و زمانێکیە کوردیە. بەڵام هەڕەشەکە چییە؟ بە تایبەتی من لەم پارچەی کوردستان ئەم زمانەی ئێمە ڕاستە دەستگای ڕاگەیاندنی زۆرمان هەیە، دەستگای چاپ و بڵاوکردنەوەی زۆرمان هەیە، بەڵام ئەم زمانە بێسەحێبە، ئەم زمانە بێخزمەتە. ئێمە تا ئێستاش مەرجەعیشی زانستیمان نییە کە بۆ کێشە زمانەوانەکانی خۆمان بەبەستە وەک کۆڕی زانیاری بەڵێ وەکو کۆڕی زانیاری کورد. ڕاستی ئێمە ئەکادمیایکی کوردیمان هەیە لە هەولێر، بەڵام ڕاستی دەستگایەکی زۆر بێدەسەڵاتە وەکو پێویست زمانەوانی تیانە وەکو پێویست ناتوانیوە ڕاستی هەم حکومەتیش یعنی تەمانەمە بە پلەی یەکەمەگەڕێتەوە بۆ حکومەت خۆی وەکو پێویست ڕێزی لەم دەستگای خۆی نەگرتووە و جۆرێک لە دەسەڵاتی ناوەتی هەیبەتێکی بۆ دروست نەکردوون کە ئەمانە ببن بە مەرجع بۆ ئێمە لە هەموو کێشە زمانەوەیەکان گەڕێنەوە. با بچینە سەر مێژووی زمان. بەڕێزت لەم بوارەیە شارەزایی باشت هەیە. پێت وایە زمانی کوردی زمانێکی تازەیە یعنی وەک نووسین وەک ئەمانە خۆی گرتووە ئەتوانێت خۆی بگرێت لەسەر پێ؟ ڕاستی زمانەکەی ئێمە زمانێکی کۆنە، بەڵام بە حکمەوەی کورد دەوڵەتی نەبووە
خۆ دەیزانی زمان زیاتر لە سای دەوڵەتا گەشاکە زمانێکی پلە دوو بووە یعنی لەم ناوچەی ئێمە زیاتر زمانەکانی عەرەبی و تووشی و فارسی ومانە زمانی باڵا دەست بوون خوێنوار و ڕۆشنبیرە گەورەکانی ئێمە ئەم زمانانیان بکات هۆکاری چی بوو ینی بۆ ڕاستی ڕەنگە ئەوە من هۆیە سەرچیەکەی کە هەتا ئێستا ژەمە بەدەستیەوە ناڵین ئەوەیە کورد ئەوەی ئەمیزەشی بەک لە کتێبی خلاصەی تاریخی کوردستانی لێ کورد میلەتێکی پێنەگەیشتووە ناکامەڵە ئێمە ئێستا نەتەوەنی پرۆسەی بە نەتۆبوونی ئێمە بەڕاستی پرۆسەیەکی ناکامەڵە ئێمە لە دوای ڕاپەڕین بە تابتی لەم پارچەی کوردستان هەلێکمان دەستکەوت پرۆسەی بە نەتۆبوونمان گەشە پێبین پێشی بخەین ئەگەر بە ئێمە بەرنامەیەکی پێشوەخت هۆکاری ئەو بەنەتەوە نەبوونە چیە دەوڵەتە قەوارەیەکی سیاسیە خۆی بە پلەی یەکەم دەوڵەتە ئێمە دەوڵەتمان نەبووە ئێمە تەماشای مێژووی ئەم ناوچەی بکەین بە درێژایی مێژووی ئێمە لەژێر دەستی ئەم میلەتانەیە بناوچەیەوە بەردەوام وڵاتی ئێمە شەڕگە بووە لە نێوان ئیمپراتۆرێت و دەوڵەتە گەورەکانی بۆ نمونە ئێران و بێزەنتی و دوای عوسمانی و سەفەوی و قاجاری یعنی وڵاتی ئێمە بەردەوام شەڕگە بووە مەیدانی شەڕ بووە ئێمە بەردەوام و بەڕاستیش ئێمە تەماهیەکی وامان لەگەڵ دین و لەگەڵ ئەم میلەتانەیە کردووە درەنگ خەبەرمان بۆتەوە درەنگ بێدار بووینەوە و هەموو توانایی و هێزی کورد لە بواری دینە لە بواری ئیدارە و بەڕێوەبردنی دەوڵەتە ئەژنا تۆسەری مێژووی زۆر لەم دەوڵەتانی دەوروپشی خۆمان کە میلەتانی دراوسی ئێمە کورد کارکتەرێکی زۆر سەرشی بۆ کاری گەورەی کردووە بەڕاستی خۆشی وەکو میلەتێکی جیاواز نیشان مامۆستا ئەمە لە مێژووی بڵین زانستە ئیسلامیەکانە عولەمامان زۆرە مێژوون وزدان بەس هیچ بۆ تۆ حساب بنیە وایەوە خۆی ڕاستی ئێمە بمانەوێ نەمانەوێ ینی خۆی دەوڵەتی نەتەوە شتێکی تازەیە لە مێژووە ینی لەبەرەوە ئەو دەوڵەتانەی کە دروستبوون زیاتر بە ناوی بنەماڵەکانەوە بوو ڕاستە ڕەنگە مۆرچی میلەتێکی جیاوازیان وەرگرت پێ بەڵام دوجار ئەمانە دەوڵەتێک بوون میلەتانی جیاجیا توانیویانە فرسەت بەڵام مامۆستا دوجار ئەوانە زمانەکەی خۆیان بۆ نمونە دەوڵەتی عوسمانی لە ماوەی 600 ساڵە زمانی تورکی زاڵ کردو بە ناوی خەلیفەی مسلمانانەوە قەرەداغ و قەرەتەپە و قەرەفڵە یعنی تەنانەت ناوەکانیشمان بۆ تورکی ئیتر چۆن لەوانەیە ڕاست بێ ئەو قسێک کە دەوڵەتی نەتەوە نەبووە بەڵام دەوڵەت نەتەوەیکی سەردەستە بۆ هەموو دەوڵەت نەتۆکانی تری چەسانەوە ئیتر ئەمە خۆی ئەمە مەسلەیە کە یعنی پیویسی بە لێکۆڕینەوەی کۆمەڵ ناسی مێژووی ورد هەیە ئەم خەلەلە بۆ ئێمە لە ناوچەیەکی دنیا ژینەبینی میلەتانی تر هەمووی کار بۆ خۆیان هەر جۆرە بیر و بۆچوونێکیان هەبێ بەرژەوەندی میلەتی خۆیان پێش میلەتی خۆیان خستووە بە زووە کوردوانیە ئەمە بەڕاستی یعنی خاڵێکە قابلی مناقەشەیە و لێکۆڕینەوەی وردە بە شێوەیەکی زانستی و پێویستی بە بەڵگە پێ وایە سایکۆلۆژیای تاچی کورد کە دەوری هەیە لەمایە هەر هۆکارە بابەتیەکانن وای کردووە کە کورد ئێمە ئەگەر تەماشای مێژوو کەین بە حکمیەوەی دەوڵەتمان نەبوو شخصەتی ئینسانی کورد تێکشکاوە کەسێتی کورد کەسێتێکی تێکشکاوە و بەردەوام ئێمە تێکەڵ بەم ئیدارەی ئەم دەوڵەتانە بووین کە کورد لە سایە ناژیاوە یعنی بیرمان لەوە نەکردوێتەوە کە بۆچی ئێمە کار بۆ خۆمان نەکەین ئەگەر تەماشای مێژووی دەوڵەتی عوسمانی بکەیت هەر لە سەردەمی سوڵتان سەلیمەوە میر و ئاغا و دەرەبەگەکانی کورد هەرێکە لە ناوچەی خۆی زۆرێک لە سەربەخۆیی تەنیا ئەوەیە ساڵانە باجێکی داوە بە دەوڵەت لە کاتی شەڕیشا چەکداری داوەتی میری کورد بەڕاستی بیری نەکردوەوە یعنی خەونی دروستبوونی دەوڵەتی لەلا نەبووە بەڵاو میرنشینەکەی خۆی هەموو ئەجینا ئێستا هەندێ بەڵگەنامەی عوسمانی هەیە بۆ نمونە شەرفخانی بتلیسی لە کتێبی شەرفنامەیە کە ئێمە چاپێکی تازەمان کردو و تەرجەمەیەکی تازە هەندێک بەڵگەنامەی عوسمانیمان دۆزیوەتەوە کردومانە بە پاشوێ و کتێبە شەرفخان داوای لە سوڵتانە کات ئەو وەختە ئیمتیازات کات بدرێ بە خەڵک بەپی مڵک و ئەرز بووە ئەمە ژناوی مەسەنە زەعامەت زۆر نامەی تریە بوو مەسەن پێشنیاری کردووە بۆ سوڵتان فلان کەس فلان شتی بدەرێ یعنی ئیمتیازی بدەرێ یعنی بۆ خۆم کە بەڵگەنامەیەم خوێندەوە ینی مەسەنە پێم سەیر بوو گوتم باشە شەرفخان بۆ بیری لەوە نەکردوێتەوە تۆ لەسەر ئەرز و ئاوی وڵاتی خۆ دەژی کابرایەک لەو پەڕی ئاسیاوە هاتووە ڕاستە بەناوی دین و خەلیفەی مسلمانانە بەڵام بۆ بیری لەوە نەکردوێتەوە تۆ لەسەر ئەرز و ئاوی خۆتی تۆ چ پێویست بەوەکە داوای ئیمتیازات لە کەسێ بکەی کە لە دەرەوەی وڵاتی تۆی و لە دەرەوەی خاشی تۆ بەڕاستی دێ و حکمی تۆکە بەداخەوەکو پێ دەڵێ بە شەرفخانش هەر بە عەقدێک لەگەڵ دەوڵەتی عوسمانیا بۆتە ئەو شەرفخانە ئەوە شوان نییە ینی عەقدێک گرێبەستێک لە ڕێککەوتنێک لە نێوان شەرفخانی بەدلیسی و قەبائیلی کوردی و بەڵێ لە نێوان بەلادریسی بەدلیسیە
لەگەڵ مەلایدیری لەگەڵ سوڵتان سەلیمە جۆرێک ڕێکەوتنیان هەبووە کە طبعا کۆمەڵی حکوومات و ئیمارات و دەسەڵاتی خۆجەیی دروست بووە هەر یەکی لەم دەسەڵاتانە جۆرێک لە دەسەڵات سەربەخۆیی هەبووە ئیتر کورد بەڕاستی بە دژای ئەو مێژووی دەوڵەتی عوسمانی هەتا کۆتاییەکەی ئەمەندە تەماهی بمبورە مامۆستا بۆ ئێمە گلەی هەر لە دەوروبەرەکەمانەکەین وەک جەنابەت فەرموود زۆربەی مێژوویەکان سەربەخۆ بوون ئەی بۆ زمانە کەیان زیندوو نەکردوێتەوە ئەسڵ پیان ئەی بۆ وەکو نالێڵێ کەس بە ئەلفازم ناڵێ خۆ کوردیە خۆ کردیە خۆی ڕاستیەکەی لەم دوادوایەیە یعنی ئەم وردە لەم دوادوایە کە حقیقەتی ئەم حکوومەتانە بەتابەتی بۆ نخبەی ڕۆشنبیر و خوێندەواری ئەمە دەرکەوت وردە هەستینەتەوە یان لە لاپەیا بوو یعنی مەسە بۆ نمونەوەی کە لە سەردەمی دەسەڵاتی خۆجەی بابانە یاسە ئەو ئەدەبە بەرزان و سێفڕاستی ئەمە وەرچەرخانی بێژوویە یعنی ئەمە بمانەوێ نمانێت بەس مەسەلەن ئەوەی ئەحمەدی خانی مەسە پێشتر مەسەل ئەحمەدی خانی پێش ئەو مەلای جزیری یعنی ئەمانە بۆ خۆی وەرچەرخانە پێشتریش مەسەلەن کە ئێمە ئەدەبیاتی ئێمە بە تارتی دەزانین گۆرانی دەسەڵاتەکان بە تورکی هەر بە تورکی نووسیگەن بەڵێ نووسراوشیا بە فارسی بەڵێ ڕاستە و دەسەڵاتانە ڕاستە زمانی ڕسمیان لەگەڵ دەسەڵاتدارانی ترە زمانانی تر بۆ غێری کورتی بەداخەوە باشە لە ئێستادا بەڕێزت پێت وایە ینی زمانی کوردی لە خەتەرا بێت بە تایبەتی لە بەردەمی دووشت زۆر گرنگەیە مەسەلەی ئیسلامی دووەم مەسەلەی ئەو لەمە پێتوانێت خەتەرێکی گەورە بێ ئەو هیچ لە ئیسلامیشکەوە خۆی ڕاستیەکەی ئەم زمانە بڵین هەڕەشەی لەسەر نییە هەڕەشەی لەسرە ئێستا بۆ ئێمە نمونەیە بێنینەوە ئێستا زمانانەی ئەوروپا چ مەترسێکی لەسرە یعنی بۆ خۆم ئاگادارم ڕۆمانوسی کورتەیە لە سوید کە چەند ڕۆمانیشی بڵاو کردوێتەوە ئەڵێ من هەتا ڕۆمانێکم بڵاوکەمەوە چەند ساڵی پێش ئەمانە ئیدەن بە لیژنەی زمانەوانی هەتا شوێنێک دوایی پیاکە بەڕاستی کە زمانەکان هیچ خەتەری لەسەر یعنی ئێستا مەسەن کەسێک بیوێ لێ بچێ بڕوانامەیشی بەرز بێنێ ئایا ڕێگەیەدەن بە زمانێکی شەق و شڕ مەسەلەن ئینگلیزی یاخود فەڕەنسی بن نەخێر ڕێگەی نادە زمان زۆر گرنگە زمان گرنگەکەی وەیە سەرۆکی ئەو دەوڵەتانە خۆیان ڕاستەوە مامۆستا دەوڵەتن ئێمە ئێستا سیستەم هەیە مەسەن مامۆستایەک لەم شوانایە چواردە مناڵمێ هەر چواردە ناوی عەرەبیە ئەوی تریان چواردە مناڵی خوشک و برای و کچوکوڕی هەمووی ناوی ئەژنەبی یەکێ پیتۆڵە یەکێ إلى آخره يعني خۆی ئەمە بەڕاستی دیاردەیەش يعني مناڵ هەیە بە کوردی قسە ناکە دیاردەیەکی ترس ناکە ئەجینە هیچ میلەتێک نییە لە دنیا بانگەشە بکە بۆ زمانی میلەتیشکە و بڵێ وەرە بە زمانی مەسەلەن ئەوەی کە لەلای ئێمە بینی خوێندن بە زمانی ئینگلیزی بە فەڕەنسی بە ئەڵمانی بە تورکی یا بە هەر زمانێکیکە بەڕاستی ئەمە بۆ خۆی خەتەرە یعنی هیچ میلەتێ لە دنیا بەڕاستی ئەو بانگەشەی ناکە بۆ زمانێکی خێرە زمانی خۆی پێشەخە بەڵام بەداخەوە ئەمە دلیلی سەرچیەکە ئێمە نەتەوەنین و بەڕاستی هەستی نەتەوەی ئێمە هەستێکی زۆر کەسە یعنی چۆن ئێمە خاوەنی زمانێک نین ئێستا خاوەنی زمانین بەڵام بەڕاستی نەتەوەنین وەکو ئەرزم کردی پرۆسەی بە نەتەوەبوونی ئێمە تەواو نەبووە ئەم کێشانەی کە ئێستا لە ناو کۆمەڵی کوردەواریە هەیە هەمووی بچۆرە بن جوو بناوانەکەی ئایامانە بناغەیەکی فکری و ئایدۆلۆژی هەیە لە ئەساسە کە کورد بۆ خۆی تا ئێستا نەیتوانیوە فکرێک بەرهەم بێنێ مەبەستمەوەیە کە کورد تا ئێستا ژێمە قۆناغی خێڵ و هۆزمان تێنەپەڕانەوە ئێمە لە سەرەتای ئەویان کە بەرەو شارستانی بچینە ژناو کێشانەی ناو کوردەواری کێشەی ناوچەیی کێشەی بەڕاستی هیچی لە بنشینە هیچی ئەسڵ ئەساسی نیە شێکی دروست کراوە بە نمونە لەسەر عێراقی خۆمان بێنەوە یان بە بەشێکین لەم وڵاتە بمانەوە نەمانەوە یعنی کە تۆ ئەچیتە عێراق نەک بناغەی دەوڵەتیش نییە يعني عشایر ئاڵای خۆی هەیە عشایر ڕایەی خۆی هەیە نەشیدی خۆی هەیە شەیخی عەشیرە هەموو شتێکی بەدەستە ئەمە بێجگە لە مەذهب بچێتی دەوڵەتیش نووسمانیشن یانی خۆ ئەوە ڕەنگە بۆ عێراق زۆر خەتەر نەبێ عێراق دەوڵەتە کاک ئەم کێشانەی ئەمڕۆنە سبەینێ دووسبێ لە داهاتوێکی دووریان نزیک ئەم کێشانەیان چارەسەر بەڵام بۆ کورد کە خاوەنی خەوارەیەشی سیاسی سەقامگیر و بەرچاوڕوون نییە بەڕاستی ئەبێ ئێمە حساب بۆ هەموو هەنگاوی بکەین بیکەین یەکێک لەو شانە زمانە مەسەلەی زمان و نەتەوە مەسەلەیەکی حساسە لەم ڕێە و هەموو کاتێکیش ئەم مەسەلەیە
لە خەترا بۆ بە تایبەتی بەنسبەت کورتەوە پێت وایە لە ڕەهەندی دینەوە ئەم خەترە تا چەند هەبووە لەسەر کورد و زمانی کوردی موضوعی نەتەوە و بوونی نەتەوە و بوونی نەتەوەکان لە قورئانی شەواز کراوەکە چەند نەتەوەیەک هەیە و نەتەوە هەیە و لە حەدیثی فەرموودەی پێغەمبەریشدا هەیە کە باسی لەوە دەکات کەڵێ عەرەب و عەجەم هەیە و هیچ فەرقێکیان نییە ئیلا بالتەقوا کەواتە ئێمە بوونی نەتەوە لە خوا خۆی باسی دەکات کەواتە شتێکە بوونی هەیە هەموو نەتەوەیەک بەچی ئەناسرێتەوە بە دووش بە زمان و بە کەلتورەوە زمان و کەلتور شوناسی هەموو میلەتێکە بۆیە هەر میلەتێک ئەو دوو بەشە ئەو دوو زمان و کەلتوری لەدەست بدا کەواتە ئەو نەتەوەیە نامێنێت هیچ شتێک نامێنێت کە جیای بکاتەوە لەگەڵ میلەتەکانی دیکەیە واتە بۆیە ئەڵێن نابێت زمان و کەلتوری کوردی لە ناو بچێت یان زمانی کوردی یا کەلتوری کوردی لە ناو بچێت چونکە ئەو دوو شتە شوناسی میلەتی کوردە تۆ وەکو ئیبن خەلدون ئەڵێ دائما هەموو میلەتی ژێردەست ئەچێتە ژێر کاریگەری میلەتی سەردەست وایە ڕاست پێتوانێ ئەمەش لە تاریخی کووردا لە بەتایبەتی لە ماوەی حتا پێش ئیسلامیش لە سەردەمی فارسە ئەمە کاریگەری هەبوو بێ لەسەر کورد کە بەلای فارس و بەلای عەرەب و بەلای تورکا بچێت یانی زمانەکەی خۆی ئیهمالکە بەتایبەتی سەردەستەکان دەستە بژێر نوخبە خۆی مامۆستا یان مەوزوعی نەتەوە پێویستی بە خزمەتکردن هەیە و عادەتەن چه خزمەتێکە میلەت خۆی بە تەنیا خۆڕست ناتوانێت خزمەتی میلەت بە شێوەیەکی بتوانێت خزمەتی زمان و کەلتوری خۆی بکات ئیلابی ئیدارەیەک حکومەتێک دەوڵەتێک ئیداریکە بۆ بەدبەختی کورد تا ئێستا نەیتوانێت دەوڵەتێکی سەربەخۆی هەبێت هەموو ئێمە نابێت و ناشتوانین و ئێمەش نابێت چاوەڕوانی تورک و عەرەب و فارس و تورک بکەین ئەوان خزمەت بە زمان و کەلتوری ئێمە بکەن ئەوان هەمیشە ئەیانەوێت بەس ئەو بەناوی تۆ زمانەکە تۆ ئەو ئەوێت ئەو بەرژەوەندی خۆی بێت ئەو مەسلحەتی خۆی بێت هەموو میلەتێک بەرژەوەندی خۆی بێت بۆیە ئەو دایمەن ئەوێ زمانی خۆی بەسەر توی ئازاڵکە و کاریشیان لەسەری کردووە و بە چەند ڕێگەیەوە یان بە ڕێگەی بە شێوازێکی ڕاستەوخۆ کە زمانی فەرزی کردووە کە وەکو سیاسەتی تەعریب و تەفریس و تەتریک کە تورک و عەرەب و فارس کردویانە یان لە ڕێگەی دینەوە یان لە ڕێگەی بەکەم قەناعەتێک لای میلەتەکان دروست کا بڵێ ئەو زمانی تۆ هیچ نییە زمانی من مهمترە باش مامۆستا بم بۆرە باس لە حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن لە دوای نەوەیەکەوە پێتوانێت هەنگاوی زمانی کوردی خۆی هەنگاوێکی زۆر باشی ناوە لە کوردستان خۆی ئوستاز زمانی کوردی من هەموو جارێک من زۆر جار هەیە من باسی ئەوە ئەکەم زمانی کوردی بەم هەموو فشار و بەم هەموو ئەوەی کە لەسەری بووە لە چەندین سەدەیە یعنی زمانی کوردی هەڕەشەی لەسەرە و هەمیشە عەرەب و کورد تورک و فارس هەوڵیان ناوە زمانێ بتوێنەوە من پێم وایە نە عەرەب نە فارس نە تورکی درێخێکیان نەکردووە بۆی کە زمان و کەلتوری کورد بتوێننەوە لە لایەکی دیکەشەوە هیچ کەسێک لەوانەشی یعنی وەکو وتمان حکومەتی هەرێمی کوردستان کە تاکە حکومەتە کاتاکە پارچەیەکە نیمچە ئازادیەکی هەیە ئەو کاری کە دەبوایە بیکردایە لە ئاستی بەرپرسیارەتی خۆیان نەبووە و نەیتوانی و نەیکردووە یعنی خۆی شتی باشی کردووە ناتوانین بڵێ شتی باشی نەکردووە بەڵام لە ئاستی ئەو باش مامۆستا با بڵێن چی بکە حکوومەت یانی ئایا ئەوە کاری حکوومەت کاری نوخبەیە کاری حکوومەتە بە دەرەجەیەک و کاری نوخبەیە بە دەرەجە دوو کاری حکوومەتە ئەوەیە کە زیاتر بایەخ بە زمانی کوردی بدا بتوانێت نوخبەیەک دروستکە بە دوای قاموزدا بنێت بتوانێت دیالێکتەکانمان با بچین لەسەر زمان لاچین تەنیا زمان هەر کەلتوری کوردی بەگشتی ئێستا ئەمە لەژێر دوو پاڵە پەستوە دوو فشارن فشاری دینی و فشاری جیهانگەرایی یعنی لەسەر فشاری دینی سەرەکەن ئەوانەی کە ئیسلامی و سەرلەفین چ لە جلوبەرجانە لە جۆری خواردنیانە لە جۆری قسەک مەسەڵەن تەنانەت ناشڵێن برا ئەڵێن ئەخی ئەوە سەلام عەلەیکم ئانە وەما ئیلا ذالکە ئەو لێیگەڕێ
لەو دوێشەوە دێ بە جیهان بوون یاخود ئەو لەمە گلۆبالیزیشن هەمان بە زمان بۆنێتەوە زۆربەی ئێستا زۆربەی گەنجان ئەبینی ئەوانەی بە تایبەتی لە قوتابخانەی نەگەن بە زمانی ئینگلیزی یا تورکی قساکەن ئایا ئەمەش بۆ خۆی خەتەرێک نییە؟ بەڵێ هەردووکی خەتەرە هەردووکی سەرچاوەیەکە بۆ مەترسی هەموو شتێک بۆ هەوڵی شێواندنی کەلتوری تۆ بداتەوە مەترسیە ئیتر ئایا سەرچاوەکەی لە دین بێت یان سەرچاوەیەک بێت لە سەرچاوێکی نەتەوەیی بێت یا سەرچاوێکی جیهانگیری عولەمە بێت هەمووی خەتەرە و هەرسێکی ینی ئەمە تایبەت نییە بەس بۆ میلەتی کورد بەس مەترسیەکە لای ئێمە زیاترە بۆ لەبەرەوەی کە وەکو پێشتر ئەرزی جەنابتم کرد ئێمە دەوڵەتمان نییە خۆمان بپارێزی نییە زۆر بینی مەکتەبی تورکیمان هەیە مەکتەبی فڕەنسیمان هەیە مەکتەبی بێ لێپرسینەوە نییە لە هیچ شتێکە سنووردار نییە مامۆسایکی عەرەبیەت یان تورکێکیەت ئەو خۆیەت بە زمانی کوردی هیچ بمبورە مامۆستا باسی قوتابخانە تورکیەکان پێش هەموو شتێک سەقافەتی دینی تورکیانە بڵاوکەنەوە زۆر ڕاستە بە تایبەتی من ئەڵێم هەر باسی دین ناکەم باڵم باسی مەسەلەن سەقافەتێکی دینی ئەمە هەموو سەقافەتێکی بێگانە کە ببێتە هۆی ئەوەی کە شێواندنی کەلتوری ئێمە ئەمە مەترسیە ئەوە ڕای منە هەموو کەلتورێکی دیکە یعنی ئەگەر عەرەبێک بە ناوی عروبەوە بێت حزبی بەعسیش بە ناوی عروبەوە ئەویست کەلتوری عەرەب بسەپێنێ بە ناو بە ناوی عروبەوە نایەت بە ناوی پیرۆزی زمانی عەرەبیەوەیت یعنی بە هەر حاڵ یعنی خۆمان تەتەوە ئەکەین یعنی بۆ ئەوە بە هەر هۆیەک بێت یعنی بە هەر شتێک بێت یعنی بۆ نمونەی زمانی ئینگلیزیش زمانی ئینگلیزی ئەگەر بڵێ وەڵام ئەمە زمانی ئینگلیزی زمانێکی جیهانیە و وا پەیڕۆیکەین بە شێوازێک کە کەلتوری خۆمان بسڕێنە ئەوش خەتەرە هەمووی خەتەرە هەر شتێک هەر کەلتورێکی دیکە بۆ ئێمە بۆ ئەگەر بۆ ئێران یا بۆ تورکیانیان بۆ سینیا بۆ یابان ئەگەر بۆ یەک جارێک خەتەر بێ بۆ ئێمە دوو جار خەتەرە مامۆستا ئەمە گلەیەکەین لە دەسەڵاتی سیاسی کە لە ئاستی بەرپرسیاریەتیان نەبوو باش قبولمە بەس بڵین جیلی توێژی ڕۆشنبیر ئەو نوخبایی کە هەیە چی پێشکەش کردووە لە اقتراحات بۆ پاراستنی و زمانە یانی تۆ پێتوە چەند تازا پرۆژە پێشکەش کرابێت یاخوا چیان کردووە لەوە کەم تەرخەمە بەڵێ نیشدان بەوانم بەڵام ئاستی بەرپرسیارەتیان دەرەجە دووە دەرەجە یەک بۆ ئەوە دەگەڕێنمەوە کە بۆ حکومەت دەگەڕێن مامۆستا تەنانەت لە زمان نەک لە زمانە لە کەلتوریشمانە بۆ نمونە ئەوەی تەئەسیرە بە تورکەوە سەرەکەی کچەکانی محەجەبەکان تورکیە ئەو سەلەفیە جلی سەلەفی سعودی لەبەرەکە ئەوە ئیخوانە بە جۆری ئیخوانی ئەمەش دیسانەوە خۆ ئەوە کەلتورێکە کە ئوستاز ئێمە یەکێک لە مشکلەکانی میلەتی کورد ئەمە ڕای خۆ من وایە من پێم وایە کورد زۆر دڵسۆزە بۆ هەر فکرێک بۆ یان بۆ بابەتێک خەڵق هەیەڵێ بۆچی سەڵاحەدین هیچی نەکردەوە بە کورد مشکلەیەکی هەیە کە کورد دڵسۆز بوو بۆ دینی ئیسلام دڵسۆزە بێ بۆ دینی ئیسلام دڵسۆزە بێ بۆ ئیسلام 100% ئەگەر دڵسۆز بێ بۆ شیوعیەت دڵسۆزە بێ 100% بوو بە بەعسی ئەبێ بە 100% بەعسی مەجای ئەوەی تیان نامێنێت بەڵام بۆ بەنسبەت مەلایەکی عەرەب دینەکەشێ کات و خزمەتی عەرەبەکەیەکە تورکیش دەوڵەتی عوسمانی خزمەتی زمانی تورکیەکەشی کرد و دینەکەشی پێڕۆ کرد بەڵام کورد نەیتوانیوە هەردووکی بەیەکەوە بکە نەیتوانیوە سیاسی بێت دایمەن کورد هەمیشە دڵسۆز بووە ئەمە پێم وایە مە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە زۆر جار هەیە کەسانێکمان هەیە کورد بوون و گەیشتونەتە لوتکەی دەسەڵات لە ئێران لە فارس لە دەوڵەتی عەرەبی لە عێراق لە هینا بەڵام کاریان نەکردەوە بۆ میلەتی کورد زمان و کولتوری هەموو گەلێک هەم پەیوەستە بە سروشت و ئاو هەوا سازگارەکەی و جیهانی دەرەوەی نەتەوە هەم گزارشتە لە جیهانی ناوەوە هەر بۆیە بە هەردووکیان کیانی نەتەوە ڕنگڕێژ دەکەن و وا دەکەن لە نێوان نەتەوەکانی تردا بە جیاواز دەربکەوێت.